هەر تەنانەت موبایلەکەیشم هەر جامی کردووەوەنا کەس نامە و شتی بۆم نردووە و لە دەرەوەی وڵات لە هەر چوار پارچەی کوردستان یعنی بە زۆر دڵم خۆشە کە هەموو کورد پشتی منیان گرت. وەک چۆن پێش ڕاگەاندنی ئەنجامەکانی پۆلی 12 ئامادەی سەرقاڵی ئیش و کار و کەسابەتی ڕۆژانەی خۆی بوو، ئەحمەد لەگەڵ ڕاگەاندنی ئەنجامەکان ئەگەرچی یەکەمی سەر ئاسی گەرمیان بوو بە کۆنمرەی 99.66% بە هەمان شێوەی ئێساش سەرقاڵی ئیش و کاری خۆیەتی، بەڵام بە شێوەیەکی جیاوازتر لە جاران ئەحمەد ئێستا بە دڵخۆشیەوە کار و کەسابەتی ڕۆژانەی خۆیەکات چونکە نمرەیەکی بەرزی بەدەستێناوە. من ئەمەوێ بڕۆمە لای کاگەحمەد. کاگەحمەد سڵاو لێبێ و ماندوو نەبی. چەند ڕۆژێک پێش ئێستا هاتینە لات 964 یەکەم کەناڵ بووە هاتە لات کە چاوپێکەوتنی لەگەڵ بەڕێستان ناکرد. ئەو کۆمنتانەی کە بۆ هات بوو چه هەستێک دەبوو کە دەستخۆشیێکی زۆر دوات بوو؟ وڵا سەرەتا بەناوی خوا الحەمدولillah لەخوا بەزەبێ خدای گەورە ئەگەر ویستی عەبدێک لە لای بەندەکانی دیکەی خۆش بێ ئەڵێ خۆشتان بێ لەخوا بەزەبێ کەسانێکی زۆر زۆر تەنانەت یعنی من قەت بڕوام نەکرد شتێکەوە بڵاو بێ هەر تەنانەت موبایلەکەیشم هەر جامی کردووەوەنا کەس نامە و شتی بۆم نردووە و لە دەرەوەی وڵات لە هەر چوار پارچەی کوردستان یعنی بە زۆر دڵم خۆشە کە هەموو کورد پشتی منیان گرت لە هەر چوار پارچەی کوردستان نامەیان بۆم نردووە تەنانەت خەڵکانێک لە ئەڵمانیاوە تەلەفۆنیان بۆم کردووە ئەڵێن ئێمە پشتگیرتون توانین لەگەڵ بشیان ناسی بەخوا کەسیانیش ناناسم لەخوا بەزەبێ الحەمدولillah خۆشەویستی خوددایە کە دای بەزانتۆ بەسەر عەبدێکی وەکو من و هەروەها سپاسی هەر هەمویان دەکەم هەروەها ئەو قوتابیانیش ئێستا لە زان کۆن هیوا ئەخوازن کە من لەگەڵیان بم و زۆر زۆر قوتابی لە بەشە تووبیەکان بەشەکانی تر وتیان ئەحمەد ئێمە لەگەڵتین حەزت کرد بێ وەلای ئێمە هەر لە پشتین لەخوا بەزەبێ. کە ئەو کۆمنتان نابینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەت لە پیجی سۆشیال میدیای 964 ئەو کۆمنتە پشتگیریان نابینی چه هەستێک تەیە کە ئەوان نابینی؟ وڵای هەستێکی زۆر خۆشمەیە تا بتوانم جوابی زۆربەیەشم داوەتەوە و بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم لە ناخی دڵمەوە چکە ئەوان هەرچەنە بە وەفا بوونە بۆ من یاخود بە وەفای گەلی کوردن چونکە بەڕاستی ئەوان ئەگەر خزمەتی من بکەن وەکوتا خزمەتی گەلی کوردیان کردووە چکە زۆر زۆر سپاسیان دەکەم لە ناخی دڵمەوە بەڕاست. تۆ لەناو بازاڕی کەلارە کاری فرۆشتنی لەفاکەی کەس هاتۆتە لات بەهۆی ئەوە لەفەیەک لا بخوا و پیرۆزبایی لا بکە خەڵک بینن چیت پێڵێن؟ وڵای لەخوا بەزەبێ خەڵکانێکی زۆر هاتوونەوە خەڵکانی زۆر دیاریانش بۆم هێناوە گوڵیان بۆم هێناوە شتیان بۆم هێنا و خەڵکانێکی زۆر ویستویانە و دیاری بچووک بچووک ئەو دیاری زۆر بەنرخن لای من نەک تەنها بچووکن بەڵکو دیارێکی زۆر گەورن لەلای من و زۆر سپاسیان دەکەم بەڵێ الحەمدولillah هەموو زۆر خەڵکاتوە. باشە کاگەحمەد لە دوای چاوپێکەوتنەکەی 964ەوە هیچ لایەنێک پەیوەندی پێوە کردو بۆەوەی هاوکاری تۆ بکە وەک چۆن وتت تۆ حەزت لە بەشی فڕۆکەوانیا حەز ناکەی بڕۆیتە بەشە پزیشکیەکان چی کراوە بۆەوەی ئەو خەونەی تۆ بەدی بێنرێت؟ وڵا الحەمدولillah تاکو ئێستا چەند لایەنێک پەیوەندیان کردووە پەرلەمانتار پەیوەندی کردووە بەڵام من حەزم نەکردووە کە بیکەمە لایەنێکی تاکە کەسی یاخود کەسانێکی دیارێکراوە بیمەڕێت چکە ئەو بەشەی من بەشێکی زەحمەتە تەنها ویستم بە فەرمی لە ڕێگەی هەرێمی کوردستان باڵادەستانی هەرێمی کوردستان ئەوانەی کە بە فەرمی لە ڕێگەی هەرێمی کوردستان لە ڕێگەی کوردەوە نە لە ڕێگەی ئەوانەی کەوا چۆن بڵێسە لەوانەیە عەرەبێک بێت بووم کە من لە ڕێگەی هیوادارم لە ڕێگەی هەرێمی کوردستانە بۆم بکرێت. باشە واتە لەسەر ئەو خۆنە سووری کە ببی با فڕۆکەوان الحەمدولillah لە مناڵی لەسەری سوورم و ئیسێش لەسەری سوورم لەخوا بەزەبێ. باشە چیت بۆ ئەو هاوڵاتیانە هەیە کە دەستخۆشییان لێکردووی پشگیریان لێکردووی؟ وڵا لەخوا بەزەبێ خەڵکانێکی زۆر زۆر ئەو قسەیان کردووە بەتایبەتی لە کۆمنت و هەروەهاتن چات و سپاس و ڕێزانە حتا توانیمە سپاسی زۆربیانم کردووە بەڵام هەرچەند بڵێم هەرکەمە چونکە بەڕاستی هەم ئێوە و هەم ئەوان ئەتوانن یاخود ئەبنە هۆی ئەوەی کە دەنگی من بگەێنن بە مەسئولانی هەرێمی کوردستان چونکە بەڕاستی ئەوە خەونی منە و خوا خێران دەنووسی ئەگەر لە ڕێگەی ئێوە ئەوان بتوانن خەونەی و خۆم. لە دوای ڕاگەاندنیان جامەکانش لەگەڵەوەی کە بووی بە یەکەمی گەرمیان هەر لەسەر ئیشەکەی خۆت بەردەوامی؟ الحەمدولillah بەردەوامین بەڵام ئەم ماوەیە خۆ دەزانی زۆر مەشغوڵین و تەلەفۆنکاری بەڵام الحەمدولillah بەردەوامی ئینشاءالله. باشە چیت هەیە لە کۆتاییە بە خەڵکی بڵێ؟ وڵا ئەوەم هەیە کە زۆر سپاسیانەکەم بەڕاستی ماندوو بوون کۆمنتی جوان و قسەی خۆش و هیچ کۆمنتێکی نەشیاوم نەبینە لە هەموو تۆڕ توی زۆر دڵخۆش کرد لەو بابەتانە لەو دەستخۆشیانەوەی کاتن لە دوکان بۆ لات؟ وڵا هەمویان فەرقیان نیە لای من هەمویان دەستخۆشییان لێم کردووە بەڕاستی کۆمنتێرێکم بیناوە جارەوە فرمێس کاتۆ دەچاوم چکە زۆر سپاسیانەکەم تاڵ. باشە دەستەکان خۆت زۆر سپاس لە کارەکەت بەردەوام بە کاگەحمەد.
بەڵێ وەکەوەی کاگ ئەحمەد باسی کرد بەهۆی ئەو چاوپێکەوتنەی کە لەگەڵ 1964 کردی وەکو یەکەم دەستگا کە ئەوی وەکو یەکەمی گەرمیان ناسان خەڵکێکی زۆر دەستخۆشیان لێ کردووە و هەروە پیرۆزبیان لێکرەوەکو خۆی باسی لەو کرد تەنانەت خەڵکە بۆ لەناو بازار هاتووە بە بۆنەی ئەوە لەفەیەکی لا خواردۆ پیرۆزبایی لێکردۆ گوڵیان بۆی هێناوە هەدیان بۆی هێناوە ئەحمەد خەونێکی هەیە ئەوەی کە ئەو نمرە بەرزەی بەدەستێناوە ئامانجی ئەوەیە وەکو خۆی ئەڵێت خەونی منداڵیەتی کە بڕاتە بەشی فڕۆکەوانی بخوێنێت نەک بەشە پزیشکیەکان ئەحمەد لەگەڵ ئەوەی باردۆخی ژیانیان خراپە لە خۆناغەکانی خوێندندا 1-2 ساڵێک وازی لە خوێندن هێناوە بۆ هۆی خراپی دۆخی ژیانیان لەگەڵەوەشدا لە خانووی کرێدان بەڵام ئەحمەد ئەو باردۆخانە وای نەکرد کە کۆڵ بدات و بەردەوام بوو لە خەونەکەی و تاوکۆوەی ئەو نمرەی بەدەستێنا کە خۆی دەویست.